کۆبوونەوەی ڕاوێژکاری کۆمەڵگەی پزیشکی بەخشینە ساڵانە بۆ زیاتر برەودان و پێشخستنی سەرجەم بەش و پسپۆڕیە پزیشکیەکان ئەنجام دەدرێت و کارمەندانی بەخشین دەڵێن بەردەوام زیاتر و باشتر خزمەتگوزاریەکان پێشکەش دەکەن. ئینشاءڵڵا بە یارمەتی خوای پەروەردگار ئێمە بەردەوام بین لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەوش بە شایدی خەڵکیەکەوە جێگەی سیق و متمانەیەکەوە زۆرترین خزمەتی کردو بە خەڵکی هەڵەبجە و دەوروبەری کە ئەمە کۆمەڵگەی بەخشین کۆمەڵگەیەکی قازانجنەویستە هاوکاری خەڵکی زۆر کردو لە ڕووی سعرەوە کەمترین سعری دانا بۆ عیلاج پزیشکەکانشمان هەمووی پزیشکی نمونەین بەڕاستی و خەڵکی خۆیان شاهیدی ئەم حاڵە بوون کەوا ئێمە لە چاوشوێنەکانیکەیە هەم نرخمان کەمتر بووە هەم بەدەمەوە چوونمان باشتر بووە و هەم خەڵک زیاتر الحەمدوللا ڕازی بووە لە خزمەتکانمان و سپاسیان کردوین هەمیشە و لە بەدەمەوە چوونەکانمان ڕازی بوون هەموو کات. لە کۆبوونەوەکەدا داتا و ئاماری ساڵی 2024 خرایە ڕوو بەپی داتاکان لە ساڵی ڕابردوودا 235,000 چارەخواز و نەخۆش سەردانی کۆمەڵگەکەیان کردووە. ئێمە وەکو هەموو شوێنەکانی کە یاوەکو کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەردەوام بەشی تازەمان ئەبێ ئامێری تازەمان ئەبێ وەکوڵێ بۆ ساڵی داهاتوو پلاندا ئەنین کە لە ئێستا هەڵەبجە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئامێرەوە لە ڕووی بەشەوە پێویستی بە چی هەبێت ئەوانە تەرتیبەکەین و ئەوانە دابینەکەین بۆ ساڵی 2025. کۆی گشتی ئەوەی کە باسی بکەم لە ساڵی 2024 لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین ئەوەی کە کردومان تقریبان لە پێشوازیمان لە 235,000 نەخۆش کردووە لە کۆمەڵگەی پزیشکی بەخشین بەسەر جەمبەش و پزیشکە پسپۆڕەکانەوە. تەنیا لە ساڵی 2024 بە بەهای 9 ملیۆن دینار خزمەتگوزاری تەندروستی و پزیشکی پێشکەش بە 277 کەس کراوە کە بێ بەرامبەر بۆیان ئەنجام دراوە لە ڕێگەی 15 بەشی پزیشکی و پسپۆڕی جیاواز خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکرێت و بۆ ساڵی ڕابردوو بەشی پەرستاری کۆمەڵگەکە بە باشترین بەشی کۆمەڵگەکە بۆ ساڵی 2024 دیاری کرا. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.